ئەمڕۆ 15 ڕۆژی زمانی دایکە ڕۆژی زمانی شیرینی کوردیە باز لە گرنگی ئەم ڕۆژاکەین هەروە باسێک لەواکەین چەندە گرنگە ئێمە زمانێکی ستانداردمان هەبێ هەنگاوەکان چی بوون تا ئێستا بۆ ئەوەی کە زمانی کوردی هەنگاو بنێ بەرەو بە ستاندارد بوون ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگە زۆر بەڕێز دکتۆر بێستون حەسەن کە بەڕێزیان مامۆستای زانکۆن لە بەشی زمانی کوردی دکتۆر گیان سڵاو لێ بە بەیانی باش بێ ینیتان باش زۆر بەخێر بێستە چاوان دکتۆر دەستپێکی گفتوگۆکانمان با هەر لە ڕۆژەکەەوە دەست پێ بکەین گرنگی ڕۆژێک تایبەت بێت بە زمانی کوردی خۆی لە چیا بینێتەوە مێژۆکەشی بۆکەیە گەڕێتەوە بەڵێ خۆی لە ڕاستیە کە ئەمڕۆ دانراوە بۆ ڕۆژی زمانی کوردی پەیوەندی بۆ هەیە لە 15/1922 گۆڤارێک دەرچووە لە شام بە ناوی گۆڤاری هاوار کە جەلالەت بەدرخان دەری کردووە ساڵی 2006 کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە ئەم ڕۆژەی بە ڕۆژی زمانی دایکداناوە بەڵام تێبینیەکە لەوایە کە ڕاستیەکەی دەیان گۆڤار و ڕۆژنامە لە بەشەکانی تر دەرچوون کێشەکە لەوایە نازانین بۆچی ئەم ڕۆژە دانراوە مەسەڵەن بۆ نمونەگەر سەردێکی مێژوویتان پێ بڵێم لە سەردەمی حکومڕانی شێخ مەحموودی نەمرا ئومێدی ئیستیقلال بانگی کوردستان بانگی حاق ڕۆژی کوردستان ئەمان هەمووی ڕۆژنامە بوون دەرچوون مەسەڵەن ڕۆژنامەی پێشکەوتن دەرچووە دوای ئەو کە ئینە سەر گۆڤاری مەسەڵەن بۆ نمونە زاری کرمانجی حسێن حوزنی موکریانی دەری کردووە دوایەوە گۆڤاری شەفەق دوایەوە ڕووناکی دوایەوە کە ئینە سەر ساڵی 1939 بۆ 49 گۆڤاری گەلاوێش دەرچووە ئەمانە هەموو گۆڤار بوون و دەرچوون و ڕۆڵیان لە بزافی ڕۆشنبیری کوردیا هەبووە بەس نازانین بۆچی ئەم ڕۆژە هەڵبژێراوە باشە کەواتە دیاریکردنی ئەم ڕۆژە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە چکە بۆ کاڵی زمانی دایکە و زمانێکە تۆ لە نیشتیمانێکی خۆت تا مامەڵی پێوەکەیت و گفتوگۆی پێکەیت و ئاخاوتنی پێکەیت دوجار لە ناوەندە ئەکادمیەکان بە شێوەیەکی ئەکادمی کار لەسەر وشە و وشەسازی و ڕەوانبێژی شەکرێت ئێوە وەکو زانکۆکان وەکو ناوەندە ئەکادمیەکان تا چەند لەم ڕۆژەیە هەڵدراوە کە کۆمەڵێک گرفت و کێشەگە لە زمانە دروست بوو بێت هەڵبدرێت چارەسەر بکرێت خۆی ڕاستیە من پێم وایە بێ هەموو ڕۆژێک ڕۆژی زمانی کوردی بێت یعنی بە بەردەوام هەوڵ بین ینی ببورن کە من ئەو سرنج و ڕخنەیەم هەبوو من ئەم کارەیەوە بە بەرز ئەنرخێنم ئەمە کارێکی باشە کە گرنگی بدرێ بە ڕۆژی زمانی دایگان ڕۆژێک بۆ زمانی کوردی بەس کێشەکەم لەوایە کە ینی هەموو شتێک کە هەڵە بژێرێت ئەبێ بیان و مەبڕری خۆی هەبێت دەبێ بزانین بۆچی ئەو ڕۆژە هەڵبژێرا و ڕۆژێکی تر هەڵبژێرا ئەوتان بۆ دەرنەکەوتوێ نەخێر کۆنگرەی نەتەوەیی کوردستان هەڵی بژاردووە ساڵی 2006 نازانیم مەبڕەکە چییە لەسەر پرسیارەکەی جەنابەت بە بەردەوامی ینی هەوڵ بدرێت زمان وەکو شوناسی نەتەوە وەکو ڕەگەزێکی سەرەکی پێگەێنانی نەتەوە گرنگی پێ بدرێت چونکە جیاوازی نێوان مرۆڤەکان ئەمڕۆ تەنها زمانە کللتور با بڵێن بەرەو هەڵوەشانەوە ئەچێت گلۆبالیزیشن ئەو لەمە هەموو پایەکانی کللتوری هەڵوەشاندووە جلوبەرگی من و تۆ هیچ فەرقی نییە لەگەڵ جلوبەرگی کەسێکە لە قاڕەکانی تر ئەژی ئێمە بۆ نمونە جۆری خواردنەکانمان ئێستا هاو بەشە ئەگەر زۆر دوور نەکەومەوە لە بابەتەکە ساڵی پێش 2000ەکان ئێمە نەمان ئەزانی خواردنانەی کە لە وڵاتانی دەرەوە ئەخورێن چی بوون بەڵام ئێستا بەهۆی گلۆبالیزیشن و ئەنتەرنێت و ئەوانەوە هەموو شتێک ئەزانین ئێستا توانین بە فڕۆکە سەفەر بکەین ئەتوانین پۆست بکەین ئەتوانین حواڵە بکەین ئەوەی کە گلۆبالیزیشن پێ ئەڵێ جیهانەکەینەوە بە گوندێکی بچووکراوە فعلا نەکردوێتی بە گوندێکی بچووکراوە کردوێتی بە کۆڵانێکی بچووکراوەش لەبەرەوە تاکەشت کە تۆ جیاواز ئەکاتەوە لە خەڵکی تر زمانەکەتە یعنی زمانەکەمانەکە ئێمە جیاواز ئەکات لە ئینگلیزێک لە تورکێک لە فەڕەنسیەک لە فارسێک لە عەرەبێک لەبەرەوە گرنگیدان بە زمان گرنگیدانە بە شوناسی نەتەوەی وە گرنگیدانە بە یەکێک لە ڕەکەزە سەرەکیەکانی پێگەێنانی نەتەوە زۆر باش کاتە دکتۆر بەڕای بەڕێزت وەکو خۆت باست لێوە کرد بۆ نمونە زمان شوناسی نەتەوەیە کە تۆ لە ڕێگای زمانەکەتەوە ئەناسری کە تۆ سەر بەچنەتەوەیەکی تا چەند زمانی کوردی لە پەرەسەندن و فراوانبوون و گەشەکردنەیە ڕەنگە زۆر کات چەندین وشە هەبێت ئێمە خۆمان ڕۆژانە لە گفتوگۆکانی ڕۆژانەمانە بەکاری بێنین هی زمانێکی تر بێ بۆ نمونە هێنا بێتوانە ناو زمانی کوردیەوە کە خۆی وشەیەکی زۆر جوانی کوردەواریشمان هەیە لەو نێوەندایە بەڵام چین زمانێکی تر بەکارێنین
ئەمە کار و پلانی حکوومەتە پلان و کار و پلانی بەڕێوەبردنە ئەبێت دەستگای تایبەت هەبێت بە داڕشتنی وشە و ئەو زاراوانەی کە ئێنە پێشەوە وەکو ئەکادیمیای کوردستان ئێستا هەر نەک هەر زمانی کوردی بگرە زمانی فەڕەنسی لە بەردەم هەژمونی زمانی ئینگلیزیان لە مەترسیایە زمانەکانی تریژ هەر لە مەترسیان بەڵام بەداخەوە کورد بەم منطقە مامەڵی لەگەڵ زمانان نەکردووە تا ڕادەیەکی زۆر بێدەربەسانە مامەڵەمان کردووە لە ناوەندە ئەکادیمیەکانە بە هەمان شێوە ئێستا جیلێک بەڕێوەیە زمانی یەکەمیان زمانی ئینگلیزیە زمانی دووهەمیان زمانی کوردیە ئێستا گەشە سەندنی ئەو قوتابخانە فەڕەنسی و ئینگلیزیانی کە هەن زۆر لە برەوان بەم منطقە هەر بۆ نمونە زۆرێک لە زانکۆ ئەهلیەکان مامۆستایان تایە عەرەبە یەک وشە لە زمانی کوردی نازانێت بۆی مامەڵە بکات لەگەڵ خوێندکارەکانی و یاسایەک نییە ڕێنماییەک نییە ناچاری بکات کە مامۆستای بێ فێری زمانی کوردی بێت بەڕاستیەکەی پارە زۆر گرنگە هەر کەسێک پارەی لابوو هەر کەسێک خاوەنی پارە بوو ئەبێ زمانی ئەو کەسە زاڵ بێت لە هەموو دنیای هەروە بووە تۆ مامۆستایەکەت هێناوە موچەی تێ تەعینت کردووە لە لای تۆ ژیان و گوزەرانی ئەڕوا ئەبێت تا ڕاتەیەک ناچاریکەی فێری زمانی نەتەوەکەی تۆ بێت چونکە ئەو یەکێکە مامەڵە لەگەڵ سەدان ئەکات ئێمە کارەکەمان پێچوانە کردو ئێمە هەوڵی ئەوان کە فێری زمانەکەی ئەوان بین بەدڵنیاییەوە وانە یعنی تۆ کە ئەوت ناچار کرد ئەو ئەبێ من قسم لەسەرەوە نییە لە هەندێک کۆلێژ هەر خۆی زمانی خوێندنەکە زمانی ئینگلیزیە لە هەندێک کۆلێژ هەر خۆی زمانی خوێندنەکە زمانی عەرەبیە بەڵام هەڵسو و کەوتی مامەڵەی ڕۆژانەی خوێندکارەکە لەگەڵ مامۆستاکەیە لەگەڵ پزیشکەکەیە خۆ ئەوە ئەبێ بە کوردی بێت وەبێ مامۆستا هەیە 20 ساڵە لە هەرێمی کوردستان نەژی تا ئێستا ناتوانێت چوار ڕستی ڕێکوپێک دەربکات لە کاتێکا هی هەوڵ نەدانێتی هی کەم تەرخەمیەتی هی ئەوە نییە فێر نەبێت ئەم مامۆستایە زمانی تر ئەزانێت ئەم مامۆستایە خاوەن بڕوانامی دکتۆرایە ئەم مامۆستای خوێنەوارە بەس هی ئەو بێدەربەسیە کە ئێمە هەمانە بەرامبەری و ئەو بێدەربەسیە کە خۆی هەیەی بەرامبەر بە زمانەکە کە بێ ناچاریکە لە وڵاتانی ئەوروپا ئەگەر کوردێک ڕووبکاتە وڵاتێکی ئەوروپی زمان فێر نەبێت پەیوەندی بە ژیانیەوە هەیە کە هەلی کاری دەست ناکەوێت ینی زمان فێربوون لە وڵاتان پەیوەندی بە ژیانەوە هەیە ئەبێ لای ئێمەش سیاسەتێک یاسایەک ڕێنماییەک هەبێت گرنگی بە زمانی خۆمان لە غیابی نەبوونی یاسایەکە بۆی ئێمە بەم شێوازەی بەدڵنیاییەوە یاسایەک نییە ئەو مامۆستایە ناچارکە کە ئەبێ فێری زمانی کوردی بێت چۆن ئێستا بۆ نمونە امتحانی تۆفڵ هەیە بۆ ئینگلیزی تۆ داخڵی کۆرسێکی ماستەر نابی یاک دکتۆرا نابیت ئەبێت تۆفڵ یا ئێڵسن نەبێت ئەبێ تاقیکردنەوەیکی لەو شێوەیەژە بێت مامۆستاکە پزیشکەکە هەر کەسێک هەیە بۆ نمونە کارمەندی بانقە لە شوێنەکە کارەکات ئەبێ بای ئەوەندە کە هەڵسو کەوتی ڕۆژانە بکات زمانی کوردیەکەی باش بێت و ئەبێ هەوڵ با فێر بێت بە ناچاری فێریکەیت بە ناچاری بکەیت کە ئەبێ فێر بێت چونکە ڕاست و خۆ کارەکەی پەیوەندی بە ژیانی خەڵکەوە هەیە ئەمە گرنگیدانە بە زمان کورد ئەبێ بەم منطقە بیری لێ بکاتەوە کە تا ئێستا ڕاستیەکەی منە گەڕمەوە بۆ ئەوەی کە پێشتر حیزبی بەعس کاری لەسەر ئەوە کردووە کە هەموو شتێکی خۆمان بە سووک بزانین من زمنیهم لە نێوانیشاندا زمانی کوردی بە زمانێکی سووکزانراوە وەکو چۆن شتەکانی تر مەسەرن بۆ نمونە ڕۆشنبیری و کەلتور و سینەما و گۆرانی و هەموو ئەمانە بە چاوی باش کەم سێت دکتۆر ئەمە گەڕێنەوە بۆ لایەنە گشتەکەی کامانە هۆکاری سەرەکی بوون بەڵام لە ئێستایا بەداخۆ هۆکارەکەی زۆر جارەگەڕێتەوە سەر خۆمان خێزانەکان یعنی وا لە مناڵەکانمانەکەین جارێ زمانی دایک گۆشە نەبووە زمانی دایک بە جوانی فێر نەبووە هەوڵین لە بەرەوەی چاولێکەریە بیخێنە مەکتەبێکی زمانێکی جیاوازتر سەر لە شێوانی لایە مناڵە دروستە بێ ینی ئێستا مناڵ ئێستا زۆر جار وەرە داینیشتێنێت چوار کەلیمەی باش ناتوانێت قسە بکات ئەمەش نەبووەوەی کە گرفتێ بۆ قۆناغەکانی تری ژیانێکی تر زمان بە شێوەیەکی تر پەکێت و نەتوانێت بە باشی دەری بڕێ خۆ ڕاستیەکەی دنیا هەر بەرەوە ئەوە ئەڕوات هەموو کەسەکە بێ زمانی دووهەمی زمانی ئینگلیزی بێت ینی وە زمان فێربوون گرنگە بۆ مناڵ بۆ هەموو کەسێک بۆ گەورە بۆ مناڵ بۆ هەموو کەسێک زمان فێربوون گرنگە بەڵام ئەبێ بۆ منطقە بیر بکەینەوە ئەبێ بۆ منطقە بیر بکەینەوە زمانی یەکەمی زمانی کوردی بێت لەوانەیە مناڵەکانی منیش لە مەکتەبی ئینگلیزی بن بەڵام خۆم لە ماڵەوە کارم وا کردووە کە زمانی یەکەمیان زمانی کوردی بێت تەنانەت کورد هەیە لە بریتانیا لە هۆڵندا لە ئەڵمانیا ئەژی مناڵەکەی لە مناڵەکانی ئەمە جوانتر بە کوردی قساکات چونکە بۆ باوکو دایکەکە بە بەرپرسیالەتی و مامەڵاکەن چەند زمان بزانی ئەوەندە مرۆڤیت بەو مەرجەی پێی بخوێنیتەوە و هەڵسوکەوتی پێ بکەیت ئەمە گرنگە زمان فێربوون من لاریم لەوە نییە بەڵام ئاوەزمەندی لە زمانەکەی خۆتایە لە زمانی دایکتایە لەو زمانایە کە
کە زمانە پێ بژێ ئەبێ ئەمە فێربیت اینجا وەکو بچی بۆ زمانەکانی تر ئەگیناوەکو ئەوەی کە زمانی دووهەم ضرورە ینی پێویستە چەند زمان بزانی ئەوەندە مرۆڤی ئەوەندە گرنگە ئەم زەختکردنە لە مناڵ کارێکی باشە دکتۆر کە تۆ وەن منە ناچاری کە زمانێکی کە فێر بێت جارێ زمانەکەی خۆی باشین ڕەوان بێژینی سەکە لەسەر ئەوەیە سپۆڕەکان ئەڵێن ئەبێت لە بازنە یەکەم و دووهەمە مناڵ هەر زمانی دایکی بخوێنێت لە بازنەکانی ترا فێری زمانەکانی تر بێت ینی بازنەی یەکەم و دووهەم بیرکاری زانست و ئەمانە کۆمەڵاتی ئەمانە بە زمانەکەی خۆی بخوێنێت یعنی ئەبێ زمانەکەی خۆی کامەڵ بێت چونکە پرۆسی فێربوونی زمان پرۆسەیەکی درێژخایەنە ئەوە نییە تۆ بڵێ مناڵەکە لە ماوەی ساڵێک 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە زمانی کوردیەکەی تەواو پێرفێکتە بێ ئەبێ بگاتە قۆناغی کە زمانی کوردیەکەی بێ بە زمانی یەکەم ئەو کاتە اینجا زمانی دووهەمی فێرکەیت کێشەی نییە زۆر باش ئەوەشمان بیر نەچێت لێرە هەر دەستخۆشی لەو کەسانە بکەین چونکە باسی دەرەوەی وڵاتە کرد وتە زۆر دایک و باوکەیە لەوێ شەر ناڵەکەی بۆ منە فێری زمانی شیرینی کوردی بکە چەند ناوەندێکەیە لە زۆرێک لە وڵاتەکانی دەرەوە بۆ منە مامۆستایانی بەڕێز کەسانی شارەزا و پسپۆر بۆ نمونە ناوەندێکیان کردوتەوە ئەیانوێت لە ڕێگەی ئەو ناوەندەوە ئەو خێزانانەی کە خۆیان مەبەستیان بتوان مناڵەکانیان بخەنەوەی بۆی تەنانەت فێری نووسین و خوێندنەوەی زمانی شیرینی کوردیش بنکەوە خۆی جێگەی دەستخۆشیە دکتۆر منەمێ پرسیاری ئەو لە بەڕێزت بکەم هەتاوەکو ئێستا هەوڵەکان چی بووە بۆ بوونی زمانێکی ستانداردی کوردی ئەو ئاستەنگیانەش چین کە لە بەردەمی ئەوەیە کە زمانێکی ستانداردمان نێتە ئێستا خۆی ڕاستیەکەی زمانی ستاندارد دوو لایەنی جیاوازیە یەکێکیان لایەنی ئەکادیمیە یەکێکیان لایەنی سیاسیە بەداخەوە چۆن هەموو ژیانی ئەم کۆمەلگایە پەیوەندی بە سیاسەتەوەیە بە هەمان شێوەش زمانی ستانداردیش پەیوەندی بە سیاسەتەوە هەیە ئێستا لە هەرێمی کوردستانە دوو زار بەکارە هێنرێن وەکو زمانی ستاندار کرمانجی ژوور و کرمانجی خوارویان کرمانجی ناوەڕاست کە ڕاستیەکەی ئەکرایەک زمانی ستانداردمان هەبێت ئەوش لەبەرەوەی پەیوەندی بە جیهەتی سیاسیەوە هەیە لە هەموو دنیاە هەر کەسێک دەسەڵاتدار بێت زمانی ئەو کەسە زمانی باڵایە کاتی خۆی ئەردەڵانەکان لە سنە حکومڕانیان کردووە لە گرمیان مەلای جەباری بەهۆی ئەوانەوە بە هەورامی شێری نووسیوە پەیوەندی بە سیاسەتەوە هەیە وەک چۆن ئابووریمان بەش بووە داراییمان بەش بووە وەک چۆن حکومڕانیمان بەش بووە ببورن کە ئێرە کەناڵێکی حیزبیشە بەزە قسانەکەم بەڵام ئەویش بە هەمان شێوە پەیوەندی بە سیاسەتەوە ئەبێ سیاسیەکان لە خۆیان ببورن چونکە بەرژەوەندی نەتەوە زۆر لەسەری بەرژەوەندی لۆکاڵی و ناوچەی ئەوانەوە هەیە کە من لەم کاتەیە قسە لەگەڵ ئێوەکەم خۆم زاری خۆم ئەو زارەی کە پێی زمانم پژاوە کرمانجی خوارۆ نییە و سۆرانی نییە بەڵام بۆ منتەقە بیرەکەمەوە ئەبێ بەرژەوەندی گشتی نەتەوە لە پێناوی دروستکردنی زمانی ستاندارە پێ لە هەندێک لە بەرژەوەندی شخصی و لۆکاڵیەکانی دەبێت بە سۆرانی بێت دکتۆر جان زمانی ستاندار دەبێت بە هەموو منتقێک ئەبێ کرمانجی خوارو بێت ئەوەی کە با بڵێن تا ڕادێکی زۆر گەشەی کردووە بەهۆی هەندێک هۆکارەوە یەکەم لە بەرەوەی زانکۆی سلێمانی کراوەتەوە زۆرێک لە مامۆستاکانی کاتی خۆی سەر بەم شێوازارە بوون دووهەم ڕێکخرا و پارتە سیاسیەکان هەمویان لێرە بوون و بەیان نامەکانیان بەوە بووە سێ حکوومەتی یەک لە دوای یەک حکوومەتی مەلیک مەحموود و حکوومەتی کوردستان لە کۆماری مابات و حکوومەتی هەرێمی کوردستان بە کرمانجی خوارۆ بووە دوایەوە زۆرێک لە بزافە ڕۆشنبیری و ئەدەبیەکان وەکو بزوتنەوەی ڕوانگە و کەرک و کفری ئەوانە هەر لەم شوێنە بوون ژمارە و کتێب و چاپ کراوانەی کە هەبوون هەر لەم منتیقەیە بوون ینی هەندێک شت هەیە جاهاتنی نالی و سالم و کوردی بۆ خۆی بەرهەمی ئەدەبی هەندێک شت هەیە هەر خۆی ئەسەپێت ینی بەبێ لە دەسەڵات و ویستی من و تۆیان نییە من کە بۆم باسکردن تۆزێک لەمەوە پێش لە ماڵەوە بەزارێکی تر ئەتوێ لەگەڵ باوکو و دایکمان بەڵام من لە هەورامیم لە ئەستا بەڵام ئەوە منتیقە کە تۆ بۆ نمونە لە پێناوی دروستکردنی زاری ستانداردا پێ لەو مافەی خۆت بنی کە با بڵێن ئەکرێت ئەم شێوە زارانە کە هەن لە شوێنەکانی خۆیان لە قۆنا و لە بازنە یەکەم و دووهەما دەشتێکە بێ بخوێن دکتۆر کە ئەمانەمان هەبوو کە ئەتوانین ئێمە شانازی بە ڕابردوومانەوەکەین و چەندین کەسانی ئەدیب کاریان لەسەرم زمانە کردووە بە ڕێزیش ئێستا وەکو دکتۆرە لە ناو زانکۆی سلێمانیە تا چەند ئێوە هەوڵتانەوە لە ناو زانکۆیە لەگە خوێندکارەکانە کار لەسەر وشە و شە سازی بکەن کار لەسەر مێژوی و زمانە بکەن لە شێوەزارەکانی جیاواز لە کوردستان و ئەشبینین کە ساڵانە لە ئۆکسفۆرد
چەندی کەسانی پسپۆڕێ وشە زیاکە بەڵام بەداخۆ لای خۆمان ساڵانە وشەکەمە بێتەوە یعنی زۆر جاروامان لات و مناڵەکەمان باشە نازانێت ئەمە بە نمونەیەک قسەیەکی بۆ یڵێ ئۆکەی ڕاستە ئەمە زمانی دووەمە سوودی پێگەێنێ بەڵام با جارێمە زمانەکەی خۆمان هەر لە وشە سازیەوە کاری لەسەر بکەین لە ناوەدا ئاکادمیەکان بۆی کە ئەمە بێتە دەوڵەمەندکردنی زیاتری زمانەکە من لە حەدەسێکی ترەوە دەست پێ بکەم لە هەفتەی ڕابردووە هەربی بەستنەوە بە مۆزوعەکەیەوە باشە بەهۆی کوڕێکەوە کە ناوی بۆ کانجافە بە ئەو پەڕی دەستخۆشی و ڕێزمانەوە بووی شێوەزاری با بڵێن زاری سۆرانی زمانی کوردی چۆن ئەو گوگڵەوە ئەمڕۆواری ویسمان لەگەڵ بەڕێستا چاپێکوتنی لەگەڵا بکەین لێرەوە سڵامان هەیە بۆی ئامادە نەبوو نەیتوانی بێت یعنی ئەمە بەڕاستی هەوڵێکی شخصی زۆر گرنگە خۆی ڕاستیەکەی ئەبێ ئەمە دام و دەستگا پێی هەستێت ڕاستە کە دام و دەستگانە بێت ئەتر خەڵک ئاوا شخص لەم لاولا خۆی و تەمان کۆمەڵک هاوڕێی تری بۆ ببورن کە ناویان نازانم یان لەبەرم نەکردو ناوەکان ئەمانە جێگەی دەستخۆشین جێگەی بایەخن تۆ تا نەچیتە سەر گوگڵ تا نەچیتە سەر تۆڕەکانی ئەنتەرنێت نازانی زمانی کوردی چەند هەژارە چەند داتامان هەیە داخڵ نەکراوە ڕاستیەکەی ئەمانە بێ پلانی حکوومەت هەبێت دام و دەستگا هەبێت سیاسەتی زمانی هەبێت ڕاست بۆ ئەوەی تۆ گەشە بە زمانەکەت بیت ینی بن لەگەڵ یەکێک لە خوێندکارەکانمان نامەیەکی ماستەرمان لەسەر ئەوە نووسیوە کێشەواتایەکانی وەرگێڕانی ئامێری کاتێک کە سەیری ئامێرەکەمان کرد ئامێرەکە زۆر هەژارە بۆ نمونە لە زمانەکانی ترا بە مەلاین وشە داخڵ کراوە لە زمانی کوردیا چەند هزار وشەیەک داخڵ کراوە یان با بڵێن یەک بەدەنیە لەگەڵ زمانەکانی ترا زۆر کەمە ئەمە ئیشی دام و دەستگای حکوومەتە ئەبێ کەسی پسپۆڕی بۆ دابنرێت بەس نابێت دام و دەستگایەک بێت بۆ موچە خواردن بێ ببورن لە هەرێمی کوردستانە دام و دەستگا کە ئەکرێتەوە بۆ موچە خواردنە بۆ ئیمتیازاتە بۆ ئۆتۆمبیل وەرگرتنە بۆ موچەی قەبەیە ئەمە نابێ بۆ ئەوە بێ ئەبێ کۆمەڵە کەس بن مافی ژیانیان هەیە موچیان ئەبێ هەبێت بەس ئەبێ خەریکی کارکردن بن لە مەجالەیە کار بکەن وەڵامەکەم ئەمێ تەواو دەستکەوێ ناوەندی ئەکادمی و زانکۆ تا چەند ڕۆڵی هەیە لەم بابەتە ئێمە ئیشی ترمان هەیە عەرزەکەم ئێمە لە زانکۆیە کادری وەسەتی پێگەینین بۆ ناوەن بۆ نمونە مامۆستا پێگەینین بۆ نمونە لێکۆڵەری بواری زمان و ئەدەب پێگەین وانەی پێڵین هەوڵ ئەین ئێمە جگە لەوەش خۆمان سێرجەکەین خۆمان لێکۆڵینەوە ئەنووسین خۆمان ئیشی ترمان هەیە بەسەن بۆ نمونە لەگەڵەوەش سیاسەتی بەشەکان وا داڕێژین هەمیشە بۆ نمونە بتوانین وشەی نوێ بێنینە ناو زمانی کوردیەوە خوێندکارەکانمان تەشجیعەکەین لەسەر ئەوەی کە وشە و زاراوەی کوردی بەکاربێن ئەمەمان کردووە بەڵام ڕاستیەکەی چۆن جەنابەت ئیشت بێژەریە ئێمەش لەوێ کارێکی ترمان هەیە ینی سەرمان قاڵە زۆر سەرمان قاڵە بەهۆی ئەوەی وەزیفەمان زۆرە هەم ئەبێ خۆمان توێژینەوە بکەین لە گۆڤارە زانستیەکانە هەم ئەبێ وانە حازرکەین و خەریکی وەرەقە تەسیحکردن و پێگەیاندنی کەوادر بین ئەمەی تر ئەبێ کەسی پسپۆڕی بۆ دابنرێت کەسێک بێت کە تەنها ئیشەکەی ئەوە بێت زۆر باشە دەستە خۆش بێ دکتۆر ئینشەڵڵا ئومێد دەکەین ئەم ساڵی بێتەوە کە ڕۆژی زمانی کوردی بوو زمانێکی ستانداردمان هەبێ هەمومان بۆ زمانە ستانداردا گفتوگۆ بکەین دەست و چاوە خۆش بێ دووبارە سپاس بۆ تاوی زانیاریەکانت.